ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و بیسەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەمە. سەرەتاش سەردێڕی چەند هەواڵێکان بۆ خوێنەوە. ناڕزایەتی کرێکارانی کارخانەی پویاناغ لە ئیلام، دەست بە سەرکردنی 4 ئەندامی خێزانێک لە شاری سنە، کۆبوونەوەی خەڵکی هەرێمی کوردستان دژ بە توند و تیژی هێز ئەمنیەتیەکان، کۆبوونەوەی پەرستاران لە یاسووج، ناڕزایەتی کرێکارانی ئاوەڕۆ لە هەفتێگەڵ، کۆبوونەوەی ژنانی ئاوایی حاجیاباد لە گوناباد، گیان لە دەستدان و برینداربوونی دوو شارومەندی ئەفغانستانی بە تەقەی هێزەکانی ڕژی. ناڕزایەتی کرێکارانی کارخانەی پویاناغ لە ئیلام. ڕۆژی دووشەمە 23 پوشپەڕ کرێکارانی کارخانەی پویانەخی ئیلام لە ئازناڕوونی دۆخی پیشەی و نەدانی داخوازی ناڕزایەتیان دەربڕی. بە پێی زانیاریەکانیش کارخانەی پویاناغ بە 170 کرێکارەوە ماوەی چەند مانگە تووشی کێشەی دارایی و دابینکردنی مادەی سەرەکی وەبەرهێنان بووە. دابەزینی ئاسی وەبەرهێنان ئەمنیەتی پیشەی کرێکارانی خستوەتە مەترسیەوە و خاوەنکار حەق دەست و مەزای کرێکاران لە کاتی خۆیدا پەرداخت ناکات. دەست بە سەرکردنی 4 ئەندامی خێزانێک لە شاری سنە. ڕۆژی دووشەمە 23 پوشپەڕ ئەیوب ئەحمەدی، عابید ئەحمەدی، عەلی ئەحمەدی و دیار ئەحمەدی 4 هاوڵاتی خەڵکی گوندی یارانانی سەر بە شاری سنە لە هێرشی داری تڵات بۆ سەرماڵەکانیان دەست بەسەر کران. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو 4 هاوڵاتیە کە ئەندامی یەک بنەماڵن بە بێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزەکانی داری تڵاتەوە دەست بەسەر کراون. هەتا کاتی داڕشتنی ئەم هەواڵەش هیچ زانیارێکی ورد لەسەر هۆکاری بەندکران و ئەو تۆمەتانەی خراوەتە پاڵ ئەو هاوڵاتیانە و هەروەها شوێنی ڕاگرتنیان لەبەردەستدا نییە. کۆبوونەوەی خەڵکی هەرێمی کوردستان دژ بە توند و تیژی هێزە ئەمنیەکان. ڕۆژی دووشەمە 23 پوشپەڕ دانیشتوانی چەند شاری هەرێمی کوردستان دژ بە نەدانی موچە، نابوونی خزمەتگوزاری و هەڵس و کەوتی توند و تیژانەی هێزە ئەمنیەتیەکان ناڕزایەتیان دەربڕی، بەڵام ڕێگە لە درێژەی خۆپیشاندانەکانیان گیراوە. شەوی یەکشەمەش دانیشتوانی شارۆچکەی وەرتێ لە پارێزگای هەولێر دژ بە نەدانی موچە و نەبوونی خزمەتگوزاری خۆپیشاندانیان کرد، بەڵام هێزە ئەمنیەتیەکان هێرشیان کردە سەریان و کەسێک بە ناوی حەسەن ڕەحمان کوژرا. ڕۆژی دووشەمەش خەڵکی چەند شاری هەرێم بڕیاریاندا دژ بە حکومەت خۆپیشاندان بکەن. لە گەڕەکیان کاوە ناڕازیان کۆبوونەوە و لە یەکێک لە گوندەکانی دەوروبەریە و شارەش ناڕازیان بە ئاگردانی لاستیک شەقامەکانیان داخست. هەروەها لە شاری سلێمانیش هێزە ئەمنیەتیەکان هێرشیان کردە سەر خۆپیشاندەران و چەندین کەسیان دەست بەسەر کردووە. کۆبوونەوەی پەرستاران لە یاسووج. پەرستاران و کادری دەرمانی شارستانی یاسووج ڕۆژی دووشەمە دژ بە دۆخی سەختی پیشەی و معیشەتی کۆبوونەوە. کادری دەرمانی ناڕازی بە کۆبوونەوە لە بەردەم زانکۆی زانیاری پزیشکی یاسووج خوازیاری پەرداختی چەند مانگ هەقدەست، چوونە سەرەوەی تارەفەی پەرستاری، پێدانی زافەکاری و کارانە، کەمکردنەوەی سعاتی کار، دامەزرانی هێزی کاری نوێ و تەزمینی ئەمنیەتی پیشەیی بوون. ناڕزایەتی کرێکارانی ئاوەڕۆی هەفتگێل. ڕۆژی دووشەمە 23 پوشپەڕ کرێکارانی شاغڵ لە شرکەتی ئاوەڕۆی شارستانی هەفتگێل لە پارێزگای خۆزستان دژ بە نەدانی داخوازی کۆبوونەوە. بە وتەی کرێکاران ماوەی 2 مانگە حەق دەست و مەزایان وەرنەگرتووە و لە دۆخێکی سەختدا دەژین. هەروەهاش بە هۆی نەدانی حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تامینی اجتیماعی تووشی کێشەی دەرمانی بوون و ناتوانن سەردانی نەخۆشخانە بکەن. کۆبوونەوەی ژنانی ئاوایی حاجیاباد لە گوناباد. ژنانی گوندی حاجیابادی سەر بە شارستانی گوناباد ڕۆژی دووشەمە 23 پوشپەڕ دژ بە نەبوونی ئاو و کارەبا خۆپیشاندانیان کرد. بە پێی زانیاریەکانیش ژنانی گوندی حاجیاباد بە کۆبوونەوە لە نێو ئیدارەکانی بەرق و ئاوەڕۆ ناڕزایەتی خۆیان لە ئازبڕینی بەردەوامی ئاو و کارەبا نیشانداوە. هەرچەندە بەرپرسانی حکوومەتی هەوڵی هێوەرکردنەوەی دۆخەکەیان داوە،
بەڵام ژنانی ناڕازی دژ بە حکومەت دروشمیان بەرز کردووەتەوە و خوازیاری دابینکردنی خزمەت گوزاری بوون. ناڕزایەتی کرێکارانی شرکەتی وەبەرهێنانی ئۆتۆمبیلی سایپا بەیانی دووشەممە 23 پوشپەڕ. کرێکارانی ئۆتۆمبیلی شاهین لە شرکەتی سایپا لە بەردەم دەفتەری ئەو کارخانە خۆپیشاندانیان کرد. بە وتەی ناڕازیان بەڕێوەبەرایەتی شرکەت چەند مانگە پارەی ئۆتۆمبیلەکانیان وەرگرتووە، بەڵام هێشتا ماشێنەکانیان ڕادەسی کڕیاران نەکردووە و کاتێکیش سەردانی دەفتەری شرکەت دەکەن بێڕێزیان پێدەکەن و ئێستا لە بیلا تەکلیفیدا ماونەتەوە. ڕەفاندنی دوو ئەندامی دادخوازی بنەماڵەی عیرفان غەزایی لە کەرەج. ڕۆژی دووشەمە 23 پوشپەڕ ئیحسان غەزایی برای هەمیشە زیند و عیرفان غەزایی و هاوژینەکەی بەناوی هەستی کارگر لەلایەن هێزە منیەکانەوە ڕەفێنران. عیرفان غەزایی لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینا لە شاری کەرەجە و بنەماڵەکەی تا بە ئەمڕۆ چەند جار لەلایەن ناوەندە منیەتیەکانەوە بانگێش کراوە. ڕۆژی ڕابردووش هێزە سەرکوتگەرەکانی حکومەت هێرشیان کردە سەر ئیحسان غەزایی و هەستی کارگەر و ئەو دوو شارومەندیان بەلێدان دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستەوە. جێگای ئاماژەیە کە مامورانی حکومەت مۆبایلی دایک و باوکیە و دوو هاوڵاتیان زەوت کردووە. سەپاندنی سزای زیندان بەسەر چالاکیی سیاسی لە کەرەج. سزای 1 ساڵ زیندانی عەلی موسا نەژاد فەرکوش، چالاکی سیاسی خەڵکی کەرەج و کارناسی ئەرشەدی ئینزانیاری سیاسی لەلایەن لەقی چواری دادگای ئینقلابی ئەو شارە پشتڕاست کرایەوە. پێشتر دەرگای ئینقلابی کەرەج ئەو چالاکە سیاسیە بە شێوەی غیابی مەحاکمە و بە زیندان مەحکوم کرابوو. هەروەها لە ڕۆژی 16 ڕێبەندانی ساڵی پارەوە هەموو بەڵگەنامەکان، پاسپۆرت، کارتی کۆتایی خزمەتی سەربازی، کارتی بانکی و پێناسەی عەلی موسا نەژاد لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە زەوت کراوە. گیانبەختکردنی 3 کرێکار لە 3 شاری ئێران. ڕۆژانی یەکشەمە و دووشەمە 22 و 23 پوشپەڕ 3 کرێکار لە شارەکانی ئیسفەهان، دامغان و زەرەند بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار گیانیان بەخت کرد. بە پێزانیارەکان کرێکارێکی شاغڵ لە ناوچەی سەنعەتی مەحموود ئابادی ئیسفەهان بەهۆی وەرگەڕانی لیفتراک گیانی بەخت کردووە. لە گوندی مومن ئابادی دامغان ببورن، کرێکارێکی کەندنی کارێز بەهۆی بەربوونەوە لە بەرزای گیانی لەدەستداوە و لە مەعدەنێکی شارستانی زەرەند کرێکارێکی دیکەش بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار بە سەختی بریندار و پاش گواستنەوە بە نەخۆشخانە بەهۆی قورسی برینەکانی گیانی لەدەستداوە. برینداربوونی 7 کەس بەهۆی تەقینەوە لە ئاپارتمانێک لە قوم. بەیانی دووشەمە 23 پوشپەڕ تەقینەوە لە یەکێکی نیشتەجێبوون لە پەردیسانی قوم و ڕوویداوە و بەهۆیەشەوە 7 کەس بریندار بوون. بە پێودیمەنانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو کراونەتەوە. تەقینەوە لە تەبەقەی یەکەمی ئەو یەکەی نیشتەجێبوونە ڕوویداوە بە هۆیەوە 7 کەس بریندار بوون و زیانێکی زۆریش بە خانوەکانی دەوروبەری گەیشتووە. بە وتەی پۆلیسی قوم هێشتا هۆکاری ئەو ڕووداوە ڕوون نییە و بەڵام لێکۆڵینەوەکان لەو بارەوە دەستی پێکردووە. گیان لە دەستدان و برینداربوونی دوو شارمەندی ئەفغانستانی بە تەقەی هێزەکانی ڕژیم. ڕۆژی شەمە 21 پوشپەڕ هێزەکانی هەنگی مەرزی کۆماری ئیسلامی تەقەیان لە دوو شارمەندی ئەفغانستانی نزیک لە دیواری سەرسنوور کردووە و بەو هۆیەوە یەکێکیان گیانی لەدەستداوە و ئەوەی دیکەش بریندار بووە. بە پێڕاپۆرتی حاڵوە شارمەندێکی ئەفغانستانی بە ناوی عەبدولمەنان نوزەهی کە بە تازایی سنوور داشکراوە ڕۆژی شەمە هەوڵی داوە بە پاسپۆرت دەربازی نێوخاکی ئێران بێتەوە و خێزانەکەی کە لە زاهدان گیریان خواردووە بگەڕێنێتەوە ئەفغانستان. بەڵام هێزەکانی سەرسنوور لە شارستانی هیرمەند تەقەیان لێکردوون و کوشتویانە. شایانی باسی شەکە لەو ڕووداوەدا کەسێکی دیکە بریندار بوو و هێشتا ناسناوی ئەو ئاشکرا نەکراوە. ئاگرگرتنی خانووی بە ساڵاچوان لە ئەمریکا و قوربانی بوونی چەندین کەس. شەوی یەکشەمە 22 پوشپەڕ ڕاگەل لە خانوویەکی بە ساڵاچوان لە ئایالەتی ماساچوسێتی ئەمریکا کەوتەوە بۆ هۆیەوە 9 کەس گیانیان لەدەستدا و 30 کەسی دیکەش بریندار بوون. بە وتەی سەرۆکی ڕێکخراوی ئاگرکوژێنەوەی ماساچوسێت کاتژمێر 9:30 خولەکی شەوی یەکشەمە ئاگر لە خانووی بە ساڵاچوانی ئەو شارە کەوتوەتەوە و بەو هۆیەوە 9 کەس گیانیان لەدەستداوە و 30 کەسیش بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراون.
جیفری بیکن بە میدیاکانی وت هۆکاری ئەم ڕووداوە هێشتا ڕوون نییە و لێکۆڵینەوەکان لەو بارەوە دەستی پێکردووە. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتیاوەڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بۆ هەموو لێت.